سەیرترین جۆرەکانی باج. تەنانەت ڕیشهێشتنەوەش باجی لەسەر بووە. ئەگەر لێت بپرسن باج چییە؟ ڕەنگە وەڵامەکەت بریتی بێ لەوەی کە بڕەپارەیەکە حکوومەت خەڵک و دامەزراوەکان ناچار دەکات لەسەری بیدەن بۆ ئەوەی بتوانێت خزمەتگوزاریەکانی هاوڵاتیان و موچەی کارمەندان و پرۆژەکانی پێ جێبەجێ بکات. بەڵام ئایا دەزانیت لە پێشوودا چەند جۆرێک باج هەبوون کە سەیر و سەمەرەترین جۆری باج بوون؟ یەکێک لەو باجانە بریتی بووە لە وەرگرتنی باج لەسەر هێشتنەوەی ڕیش. قەیسەری ڕووسی بەتڕووسی گەورە لە سەدەی 12دا لەسەر هاوڵاتیەکانی دانابوو. هێشتنەوەی ڕیشی بە دواکەوتویی لە قەڵەم دەدا. ساڵانە بڕی 100 ڕۆبڵی لە بازرگانەکان و 6 ڕۆبڵی لە خەڵکی ئاسایی و 30 ڕۆبڵی لە لادیەکان و پیاوە ئاینیەکان وەردەگرت ئەگەر ڕیشیان هەبوایە. قەیسەر ئەم بیرۆکەیی لە بەریتانیاوە وەرگرت بوو لەبەرەوەی باجێکی هاوشێوەی ئەمەیان هەبوو. لەگەڵ ئەمەشدا بەریتانیا باجی لەسەر کڵاویش وەردەگرت. بەڵام فەڕەنسا باجی لەسەر دەرگا و پەنجەرە وەردەگرت. فەڕەنسا خۆی ئەم باجەی دانەهێنا بوو، بەڵکو لە ئیتالیای دراوسێیەوە وەریگرت بوو. کاتێک یۆلیۆس قەیسەر لە سەدەی یەکەمی پێش زاین باجێکی لەسەر خەڵکەکەی سەپاند بە ناوی ئۆستاریۆم، خەڵکی ڕۆمای ناچار کرد بڕێک پارە وەک باج بدەن لەبەرەوەی دەرگا لە ماڵەکانیاندا هەیە. بەڵام فەڕەنسا لە پاش شۆڕشی 1789 ئەم باجەی سەپان. خەڵکێکی زۆر ڕەتیان کردەوە هیچ بڕە باجێک بدەن. دەوڵەت تووشی قەیرانی دارایی بوویەوە. وەک چارەسەرێک بۆ ئەم کێشەیە دۆمینیک ڕامێڵ وەزیری دارایی پێشنیاری ئەوەی کرد بە شێوەیەکی کاتی باجی دەرگا و پەنجەرە لەسەر هاوڵاتیان بسەپێنن. بەڕی پارەکەش بە پێی ژمارە و قەبارە و ڕووبەری دەرگا و پەنجەرەکە دادەنرا. لە سەردەمی ویلیامی سێیەمدا لە ساڵی 1696 ئەم باجە لە بەریتانیاش هەبووە. بەڵام وەک دژایەتی ئەم بڕیارە خاوەن ماڵەکان پەنجەرەکانیان بەدارگرت و تەنیا یەک دەرگای هاتوچۆکردنیان هێشتەوە. بەڵام هاوڵاتیان تووشی کەمی ڤیتامین دی بوونەوە چونکە کەمتر خۆر لێی دەدان. جێبەجێکردنی ئەم باجە ماوەی 125 ساڵ بەردەوام بوو. لەبەری ئەم باجە لە ساڵی 1926 زەریبەی دەخل جێگای گرتەوە کە ئێستا لە زۆرینەی وڵاتەکاندا جێبەجێ دەکرێت. ئایا لە کوردستان پێت وایە چ باجێک وەک ئەمانە سەیر و سەمەرەن؟ یان ڕەنگە حکوومەتی کوردی لە داهاتوودا چ جۆرە باجێک دابهێنێت بۆ هاوڵاتیەکانی؟